باي صادق حاڵەتێکی دانیشتووی بازیانە ئەو لەبەر ئەوەی کە زۆر حەز و خولای هەیە بۆ شعری زۆرینەی شاعیرە کلاسیکەکانی لەبەرە سەرڕای زۆری تەمەنی بەڵام ئەو هەر بەردەوامە لە خوێندنی شعرەکان ئەو جاربەجار لەگەڵ برادەرەکانی کە کاتێک کۆ دەبنەوە ئەو هاوڕانی کە لەگەڵیدان دادەنیشن و گوێ لە ئەم پیاوە دەگرن بۆی کە شعرەکان بڵێت جیاواز لەوە ئەو ئێستا دەتوانێت تەنانەت بژنووسێت و دەستی شعری هەیە با پێکەوە بینێرین فیچەرەی هاوکارمان ڕزگار جەبار بمزانین چۆن باسی ژیانی ئەم پیاوە شاعیرەمان بۆ دەکات. هەر کەسێ منکر بێ بم قەولە نەزانینی لەسەر ختمە وەتەن دێوانەکەی خۆتم بەڵاگەردانی بەرپێتم ئەگەر بێت و قبوڵم کەی بەدر سەربازی سەرڕێتم من ناوم بای سادقە لە گوندی مامڕەش لە نەحێی شوان حافزەی کەرکووک چاوم بەدنیاڵێنەوە ئەمە دیوانەکەی تایە لە بیدایەتەوە لە 63 مامۆستایەکمان نەبوو ناوی مامۆستا فاتح بوو خەڵکی گوندی شێخان بوو لای خاخەڵان لەگەڵ چەند فەقێتر و هاوڕێتری دیەکەی خۆمان دەستمان کرد بە خوێندن بەڵام لە ڕاستیدا من بەردەوام نەبووم نەمتوانی لەبەر جوتیاری و ئیشوکاری جوتیاری دیوانی قانیعمانەوە ژمارە 7 مەمنون بەدەستی خۆم نییە وەڵا لە دیوانی خوا کوردم لە ناو شێخ و بەگ و میر و مەلا شاه و گەدا کوردم تەمەشای جەوهەری من کە ئەزانی ئاشکرا کوردم بە کوردی بووم و خولقا و مەتاڕۆجی جەزا کوردم لەسەرم بیرمە ژیانم ژیانێکی حەقیقەتمە حکومەتی مەرکەزی بەغدا قوتابخانەی نەهێشتنی خوێنەواری کردەوە بۆمان لەو قوتابخانەی نەهێشتنی خوێنەواریەش کەڵکم وەرگرت فێر هەندێ خوێندەواری تر بووم ئیتر هەر لەوەوە عەشقم چووە سەر شێعر و کتێبی کوردی و زانایانی پێشینی کورد دیوانی وەفایی دیوانی میرزا ئەحمەدی داواشی لەبیدایەتەوە کە دەستم کرد بە کتێب خوێندنەوە ئەمیر ئەرسەلان و ئەوانەمە خوێنیەوە ئەو کاتە کتێبم ناناسی دوایی سێرم کرد ئەمانە ئەمیر ئەرسەلان و ئەوانە ئەفسانەن ئیتر دوایەوە چیرۆکی نەژاد و فەرەیدون زۆر چیرۆکێکی کاریگەر بوو لەلام لەسەر وەفاداریە ڕوە ئیتر وردە دەستم کرد بە کڕینی دیوانەکانیش و وە قانع و بێکەس و جگەر سوتاوی لاوانی بێماڵ و بەبێجێتم لە باخی عیشقی میلەتدا فیداکاری نەکەم شێتم سەعید محەممەد ئەمین لێرەوە ڕێزم هەیە بووی ماڵیان لە حاجیاوەیە ئەو من فیرار بووم ئەو چوو بۆ شار مناڵ بوو دیوانی قانعی بۆم هاورد ئێستاش ئەو دیوانە هەر ماوە وا لەلامە اینجا تۆ تەمەنێکی باشت بە گەنجی بەڕێ کردووە لەوانەیە عاشقیش بووبی جا ئەم کتێبەیش ئەم کتێبە ناوی ئەم کتێبە تازەکەی من ناوی شەرابی عەشق و گۆزەی دڵە جا لەوانەیە لە سەردەمێکە ئەم شەرابی عەشق و گۆزەی دڵە کاریگەری لەسەر تۆیش کردبێ خۆی شەراب چییە؟ شەراب یعنی خواردنەوەش لێرە ئێستا ئەڵێ هەموو خەڵکێکە وەفاتەکە گەڵاسێ مەشروبی گیانکێشان ئەخواتەوە و کۆتایی بەڕۆحی ئەمە جێی شانازیە تۆ بتوانانی لەم تەمەنیا وەک خۆتارەزانن باسی کردمان باز لە 65ەوە خەریکی خوێندنەوەی لە 1965ەوە تەمەنێکە یعنی ئێستاکە چەندینەوە لە دوای ئەوە پێگەیشتووە ئەو لەو کاتەوە خەریکی خوێندنەوەی و عاشقی کتێبە و خوێندنەوەی بەردەوامە تا ئێستا لە خوێندنەوە کتێب بەردەوامە ئەمە ئەکرێ ئێمە ئەزمموی لەوەگرین پێویستە گەنجان بە تایبەتی چاو لەم پیاوە بەڕێزە بکەن کە بەو تەمەنەوە خەریکی کتێب خوێندنەوەیە ناکرێت بەهۆی کۆمەڵە بابەتی کاتی گرنگی کتێبت لەبیر بچێتەوە. من حسب كده هو السادات كان سير ويأسوني لما بأسوا الكتاب
ئێمە ئیشەکەمان بۆ ئەوەیە ڕاستە بێجێ حەزبی جۆگیری لەم پیاوە کە کۆمەڵێک دەقی جوانی لەبەر کردو کۆمەڵێک بابەتی گرنگی لەبەر کردو شاعر و شاعرانەی لەسەردەمی زۆر شاعران نووسیەوە هەمووی حکمەت بووە هەمووی پەند بووە هەمووی ئامۆژگاری بووە مان باعث ئەم شاعر دانستانی لەبەر کردووە ئێستیش بەردەوامە لە خوێندنەوە لە مێژوو خوێندنەوەی مێژوو لە خوێندنەوەی ئەدەب دشمنایەتی یەزدانی قەهار لەگەڵ سێ چینە بە جۆرەی ئیخبار یەکەم سوودخۆران ئای ئیلاهی هەدەن و بەحرە تامین ئەڵڵاهی دووەم کەسانی خاوەن تەکەبور خوا دشمنیانە ئەشکێن کوت و پڕ سێم دشمنی فیرقەی ئەهلی دین دشمنن لە بۆ ڕەبی العالەمین دشمنی خدا ئەنجامی وایە بێ ئیمان بڕوا بێ سوود و مایە خدا لاماندا لە شەڕ و زەحمەت دواییمان بێنێ بە خێر و ڕەحمەت مەلا مەشهور چۆ ناو باخێکەوە بۆ دزی مەلا مەشهور نا قەدیمە جا خاوەنی چوو بەسەریا وتی تو بوو هاتوویتە ئەم باخێ من شتم لێ دزی وتی من بولبولم ئەخوێنم من دز نیم وتی دەهەنێ بخوێنە وتی هەنێ مەلانە جوکە جووکی کرد وتی کورە ئەمە کەی بلبلە ئەوها خوێنێ وتی قوربان من بلبلی نەشارەزام یەکەم جار هاتوومەتەم باخەوەر ئەوە نەی لێزانم بەڵام کاکە من ئەو بلبلە نەشارەزایم تۆ دەست خۆش بە دەم تەمەن و هینەی ئێستای تۆ شتێکی زۆر من یەکەم جارە بەشداریم شتا ناکەم هاتوین تەقدیری ئینسانی ئیشکەر بگرین و قەدری بخەینە سەرسەر حاجی تۆفیق بەگ پیری بە غیرەت ئەمە چەند ساڵە بە هەوڵ و هیمەت خەریکە لەگەڵ ژان و ژینە لەگەڵ ئەدەب و شێعری شیرینە بە نوکتەی جوان و ئەشعاری وردی ڕەوازی داوە بە نەزمی کوردی یاخوا هەر بژی پیری پڕهونەر بۆمان ببیتە دەلیل و ڕەهبەر ئەمسالی زۆر بێ لە ناو وڵاتە دەستگیرمان ببێ لە ڕووی نەجاتە